الله أكبر الله أكبر. ناوی تەواوم خالید ئیسماعیل ئیبراهیم لە ساڵی 1963 لە گەڕێکی تێراوە لەدایک بوویمە. سەرەتای ژیانم هەموو ئینسانە بە ئەوەی ڕادەبوێری کە عمری گەیشتە مراحقی لە مراحقی لۆ گەنجیاتی طبعا لە مەکتەب خوێندیتم هەتا سەفی دویم تۆستە خوێندیتم. لە دویم تۆستە باری زروفەکە تەواو نەبوو لەگەر بابم بە ڕەحمەت بی لە ئیشغالی دامەزرام لەوێن دەرێ بە چایچی دامەزرام. لە پاش چایچیاتی ماوەک مامەوە گوتیانە من لۆ ناچی ئیشەشکە بکەی باشترە وایرمەن لە گۆمەسپانی بوومە ئەوەی فیتەری وایرمەن لێش ماوەک مامەوە هەتا تقریبان ساری 82 لە 82 عسکەریم لەبەر کرد بوومە عسکەر کە بووینە عسکەر ئەمایان بردە مەرکەز تەدریبی لێوێن دەرێ نەقر کراین لۆ کەرکووک و جنوب ڕۆیشتین عسکەری بە خۆزانی حربی عراق و ئێران بوو لێش ژیانێکی ناخۆشمان بەڕێ کرد. لەوێ دوایە هاتینەوە لە هاتنەوەی طبعا فیرار بووین چەند جارێک فیرارمان کرد نەچوین کوشتن و بڕین بوو حەزمان نەدەکردەوەی هاتینەوە لێرە تقریبا دەستم بە عملەیی کرد ئیشی عملەییم کرد لە عملەیی ئیشی سپیکاریم کرد لە پاش سپیکاری بینەوە سەر سارەکانی هەشتا لە هەشتا تقریبانە من برادەر دەیانگۆ دەنگت خۆشە ئەتوو طبعا یعنی گۆرانی چشتمان دەگۆ ئینسان هەر سارێ لە ئەوەی عقلیەتێکی دەرجی دەستم بە گۆرانی کرد. ساڵەکانی هەشتا ئەوها لەگەر شاید بۆ شادە لەگە فەرازیرەک و لەگەر ئەردەلان بەکری ئەوانە گۆرانی مانگۆتیال پێشەوەی بگەینە هەشتاوەش مەلانامی قبول لە تەیراوەی دەنجی زۆر خۆش بوو مەلانامی قاری ئەچی زۆر چاک بوو. ئەو قورئانخینە تەسیری لێکردم ئەو کوڕە قورئانی دەخین جێمدایە و یەک دوو سوورەتم خۆم فێر کرد کە دەچوومە تازیان دەمخین سوورەتەکەم دەخین وەڵا عالم دەیان گۆڵایی قورئانی خۆش دەخینی وەیلی هات دەچوومە تازیان قورئانم دەخین لە حەفلانیش گۆرانیم دەگۆ پێمیان گۆگوتیانە تویان یەک ڕێیار بژێرە یان گۆرانی برێ یان قورئانی بخینە بانگم دەدا وەڵا الحەمدولله ساری 88 بوو لە 88 وازم لە گۆرانی هینا الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين ئەمن ئێستا ئیمامم خادمم قاریئم موەزینەکە ئەوە بانگەکەمان نەما ئێستا تقریبا 36 سارە من لە مزگەوتێمە 36 سارە ئەمن لە مزگەوتێمە ئەوەی ئیمام نەبووم ئیمامەتیم نەدەکرد یعنی بانگم دەدا قورئانم دەخین سەرپەرستیاریش نەبووم بەس لە پاش ئەوەی کە ئیمامەکان ڕەحمەتی خۆیان لێبێ ئینسانی باش بوون کە لێرە ئەوی مرد ئەوی نەقربوو نەما صاحب مزگەفتیش متوەلی ئەویش ئەمری خوای کرد ئێستا حاجی عوسمان جێگرتەوە کە حاجی عوسمان هاتە ئێرە تقریبا یعنی ئەمنی کردە سەرپەرشتیاری مزگەوتێ. رضينا بالله ربا وبالإسلام دينا ومحمد صلى الله عليه وسلم نبيا ورسولا. أستغفر الله ثم أستغفر الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم. ولا آخریش دەمەوێ سرودەکان پێشکەش بکەم ئەو سرودە لەحنەکەی خۆمە بەس کەلیماتەکان ئیخۆم نییە لەسەر عمریە بەس لەحنەکەی خۆمە. عمركم روي بزايع تقتي قنزم نما عمركم روي بزايع تقتي قنزم نما أقريدو زغبتينا ممخرا جهنما أقريدو زغبتينا ممخرا جهنما دل براد بقرارا ساوكانم قرية بارسينك مهر داغدارا ياريك 500,000 سينك مهر داغدارا ياريك 500,000 عمر دنيا فانايا من دارو زير بلايا
عمري ما بفايدة يا قبر تارك ماضي مايا عمري ما بفايدة يا قبر تارك ماضي مايا يا عمرك مروي بزايع طاقتي قلبي منما عمرك مروي بزايع طاقتي قلبي منما أقري دوزغ بتينا ممخرا جهنما أقري دوزغ بتينا ممخرا جهنما